ئەوەی بەرامبەرمان کۆنگرێسە خەڵک بەشێکی زۆر لی تێکدەچی وەدەزانێت هەر ئەوەیان کۆشتی سپی بەڵام کۆشتی سپی لەلایەکەیە کۆنگرێس بە کوردەکە خۆمانیانی پەرلەمان عددیانەوانی لە ژۆرێنە 535 کەسن لەوانە 100یان سیناتن مەزلت شیوخ 435یان ڕێپرزەنتێتیڤن نوێنەران هەر ویلایەتێک 50 ویلایەت طبعاً هەر ویلایەتێک 2 سیناتۆری هەیە مەهماکان ویلایەتەکە گەورەبی یان گچکەبی کالیفۆرنیا کە عدد سوکانی 39 ملیۆنە وایۆمین کە عدد سوکانی 600-700 هزارە هەرێکە 2 سیناتۆری هەیە بەڵام نوێنەران بەپێی نوێنەرەکانیتیان بەپێی باڵێن خەڵکەکەیە لێە وەکو برێ حەقی خەڵکەکەیە نوێنەران خەڵکی خۆی هەڵبژێری کەوی نزیک 56 نوێنەری هەیە بەڵام سیناتۆر حەقی ویلایەتەکەیە ویش هەرێکە ویلایەتێک 2 سیناتۆری هەیە ئیتر ئەوەیە دەبتە 535